بینەرانی خۆشەویست شەوتان شاد بێت. ئەم شەویش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی نوێنی گەلی کوردستان بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەکەمان تایبەت بووە تا ئێستا بە باسکردنی نەخۆشی کۆرۆنا. زۆربەی شەوەکان هەوڵمان ناویان دکتۆرێکی بەرپرس لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی میوانکەینیان نەخۆشی دکتۆرەکان کە پەیوەندیان هەیە بە نەخۆشیەکانی هەناوی میوانمان کردوون. لێرە باسی نەخۆشی کۆرۆنامان کردووە. لە بەرنامەکانی پێشوشە باسمان کردووە و زانم زۆربەی هاوڵاتیانی خۆشەویست ئێستا زانیاریکی تەواویان لەسەر نەخۆشیەکە هەیە، لە نیشانەکانی ڕێگەکانی خۆپاراستن هەتا ئایا چارەسەر هەیە نییە، چ جۆرە چارەسەرێ بەکاربهێنین، چۆن خۆمان پارێزین، چۆن چاک بینەوە، کەی بشینەوە ئیش و کاری خۆمان. وا بزانم زۆر لە بەرنامەکان و زۆر لە کەناڵەکانیش باس کراوە. هەوڵێن جاجابی بەسینەوە بە نەخۆشیە جیاوازیەکان، هەندێک پسپۆڕی تر بانکین بزانین دۆخی کۆرۆنا لە ئەو نەخۆشانەمان چۆنە. من گەشتومەتە قەنەعەتی وازانم ئیتر لەمە زیاتر ناتوانرێت ڕێنمایی هاوڵاتیان بکرێت، ناتوانێت ڕێنمایی حکومەت و لایەنە بەرپرسیارەکان بکرێت. لە هەموو بەرنامەکان و کەسانی پسپۆڕمان هێنای ئێرە و هاوارمان کردو ئیتر هەموو هاوڵاتیان ئێستا دوولایەنەکە ڕێکەوتووە. ئیتر هێشتا لەو مەرحەلەیان هەندێک کەس گاڵتەی پێکە و هەندێک کەسیش باوەڕی پێ هەیە، بە خۆشحاڵی ئەوانی کە باوەڕیان پێ خۆیان نەپارێزن، ئەوەشی باوەڕی پێی وازانم لەوە زیاتر ئێمە ناتوانین قەنەعەتیان پێ بکەین، شتەکە ئەکەوێتە سەر قەنەعەتی خۆی. ئیتر نازانم باوەڕ نەکردن بەو شتە ئەبێ ئاستی وشیاری و زانستی ئەو کەسە تا چ ڕادێبێت کە ئەو وڵاتانەی کە زۆر لە ئێمە بەهێزترن هێشتا ئەم نەخۆشیان هەیە، ئەم هێشتا باوەڕی پێ ناکە و ئەزانتر ئێمە ناتوانین بەڕاستی قەنەعەتیان پێ بکەین. من خۆم کە هاتوشەی ناوشار ئەکەین بە ناو بازار ئەڕۆی گەشتومەتەوە قەنەعەتە چەنەها کەس هەیە ینی مەگەر بە زەبر و زۆنگ و لیان بتوانن قەنەعەتی پێ بکەیت، چونکە بڕۆ ناو بازار ئیسەش لە سا پێنجی خەڵک بەڕای من هێشتا خۆی ناپارێزێت و گاڵتەی لە شتەکەی بۆیە ئەبێ ئەو کەسانە هەر بیگرن. ئیتر نەتیجەکەی چێ بێ بەڕاستی لە دەسەڵاتی هیچ کەسێکانیە لایەنە بەرپرسەکانیش بەڕاستی لە لایەنی پارێزگار قایم قامێت. من نازان بڵم کەم تەرخە من یان پیان کۆنتترۆل ناکرێت، ئێمە بە هیچ شێوێ لەگەڵ ئەوانین قوتی کەس ببڕێت، شوێنەکان بە زۆر بە خەڵک داخرێت، بەڵام ئەکرێت لە ژێر ڕێنمایی تەندروستیا بێت، ببینی لە جیمەکان، لە شوێنەکان، لە کلینیکەکان کە کلینیکی خۆمانە بەڕاستی مەفروزە هیچ نەبێت ئەو کەسانی کە ترسیان هەیە، ئەو کەسانەی کە نیشانیان هەیە، ئەو کەسانی کە بەرکەوتیان هەیە کە خۆیان پارێزن ماسک بەکاربێنن، زوو دەست تاقیمکەن دەست بشۆن. وابزانم هەتا کافتریاکان و شوێنەکانی تریش کەسیان بەڕاستی هیچ خۆپارێزیە بەکار ناهێن و تێکەڵبوونێکی زۆر هەیە. من ئەمڕۆ بە ناو بازار ڕۆشتم لە دوکانێکی مۆبایل، نازانم سیم کارتە فریە تەوزیع ئەکرا 20-25 کەس بەبێ ماسک لە بەردەم دوکانەکە تێکەڵ ببوون. ئەمانە هەمووی بەڕاستی ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشەکە. وەکو ئاماژەم پێکرد ئێمە لەوە زیاتر باوەڕ ناکەم بتوانین ئەم زانیاریانە بگەینینە شوێنی خۆی. ئیستا شەنەها کەس هەیە لەوانی هێشتا هەر قسەی نەشیا و قسەی ناشیرمان پێ بڵێ ئێمە وەکو پزیشک وەکو سندیکا قەت لە مەسار نبینەوە هەر بەردەوام ئەبین، بەڵام ئیتر وازانم بەسە ئەبێت لایەنە بەرپرسەکانیش ئاگادار بن. یعنی تەنها شوێن ئیسا ما بێتەوە کە داخرابێت و خەریکی کردنەوەی بن لەوانی مزگەوتەکانە. من بیستمە ئەڵێن ئەکرێتەوە لەم ڕۆژانە مزگەوتەکانیش. طبعاً ئەگەر ئەو شوێنانی تر بەرنامی پێشوش دەکە دکتۆر عەبدولفەتاح باسمان کرد، ئەگەر ئەو شوێنانی تریش بکرێنەوە ئیتر وازانە مزگەوتەکانیش کاتی خۆیەتی، بەڵام تکایە مەفروزە لە ژێر چاودێریا بێت و خەڵک تاکپارێزی و خۆپارێزی بکات. ئەم تێکەڵاوبوونانە من دڵنیام جارێکی تر ژمارەیەکی تر زیاکە تێستەکان زۆر کەمەکرێن لێرە بۆیە ژمارەکان زۆر هەڵیتیە. ئەمڕۆ بەپی سایتی فەرمی وەزارەتی تەندروستی عێراق بە هەتا سەری سایتی ئەوەی وەزارەتی تەندروستی هەرێمیشمان کردووە نزیکی لە شاری سلێمانی 130 کەس توش بوون، 8 گیان لە دەستانمان هەبووە. ئایا ئەو هەشتا ئەگەر خێزانی ئێمە بێت و خێزانی تۆیکێکی کە بێت لە ئێماڵێن 8 کەس کەمە، تۆ ئەزانی ئەو کەسە چیە بووە، ئەزانی مەسەبی چی بووە، کەسێکی خراپ بووە، پیا و کوژ بووە، هەمووی کەسی باشن لەم شارە ئەڕۆن، هەتا لە کەس خزم و کەسوکاری خۆ نەڕوات. وازانم نەلایەنی بەرپرس نە هاوڵاتیانی تریش واز لەم نەخۆشیە ناهێن و هەر بەگاڵتە و بە شتێکی سیریەکە. بەرحاڵ حەزەکەم بینێ سەرباسی بەرنامەکەی ئەم شەومە دکتۆریکی خۆشەویستمان میوانداری کردووە کە بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشەکانی خوێن. ئێوە ئازیز و خۆشەویست، ئێمە وەکو سەرەتایەک تۆزێ باسی نەخۆشیەکان و باسی دۆخی نەخۆشەکانمانەکەین لە سەردەمی کۆڕۆنا. دوای ئێوەش ئەتوانن پەیوەندیمان پێوەکەن، هەش هاوڵاتی کێشەی هەیە لە نەخۆشی خوێن، لە کەمی خوێن، لە سەرەتانی خوێن ئەتوانن پەیوەندیمان پێوەکەن. خۆشحاڵە بین بۆی وەڵامتان بینەوە. زۆر بەڕێز دکتۆرە گۆڤار عوسمان ئەبوبەکر میوانمانە. دکتۆری گیان بەخێر. زۆر سپاس بۆ ماندوومان کردی، سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس دکتۆری گیان بەنسبەت جەنابە پسپۆڕی لە نەخۆشەکانی خوێن ئاگادارم ئیسا لە ماوەیە دوورکەوتیتە لە نەخۆشخانی هیوا خەڵک ئەزانن کە مەسەلەن ینی بەڕاستی نەخۆشخانی هیواجێکی شانازیەکە بۆ ئەم شاری سلێمانیە کە چەند خزمەتی کردو، بەڵام جەنابە ماوەیەکی زۆر لەگەڵیان نەبیت و وابزانم ئێستش
هەر خۆیان جەنابیان ینی تەرشێکی کە ئەم شە میوانمان بی ئەگەر باسێکی کورتی نەخۆشخانی هیوا و دۆخەکەی هەم بۆ کارمەندان هەم بۆ نەخۆشەکانمان لەم کۆڕۆنای وەزعیان چۆن بوو ڕاستە سەرەتا نەخۆشخانەی هیوا تقریبن پێم وابێ خەڵک وردە خەریکە ئەو ترسەی نامێنێ بەرامبەر ناوی نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەی هیوا ڕاستە نەخۆشخانەیەکی تایبەتە بە نەخۆشیەکانی خوێن لەگەڵ نەخۆشیەکانی هەموو جۆرەکانی شێرپەنجە هەموو جۆرێکی شێرپەنجە خستەخانەی هیوا ئەتوانی با بڵێن نەخۆشخانەی هیوا ئەتوانین بکەین بە دوو بەشەوە بەشی مناڵانە بەشێکیشی بەشی گەورە ساڵانە بەشی مناڵان لەوانەیە لە کەم خوێنێکی بەسیتەوە تای ببیندرێ کە مناڵێکی تووشی کەم خوێنێک ببێ تا ئەگاتە ئەوەی هەموو جۆرەکانی شەرپەنجەی مناڵان و جۆری شەرپەنجەی خوێن و شەرپەنجەی لیمفەگرەکان بە هەموو جۆرەکانی شەرپەنجەی مناڵانەوە لەو نەخۆشخانەیە بینرێت و چارەسەرەکرێ بەشی گەورە ساڵانیش نەفسی شتە بەشێکی تایبەتە بە خوێن و بەشێکیشی تایبەتە بە شێرپەنجەکان مەرجی هەر شێرپەنجە بێت بەڵێ و لە نەفسی کاتیشە لە تەنیشتمان خستەخانەی با بڵین هەر لەم خستەخانە نەخۆشخانەی شەید شاسوارمان هەیە شەید شاسوار تایبەتە بە چاندنی مۆخی ئێسک کە نەخۆش لە هەموو ئەتوانم بڵم لە هەموو عێراق وەرەگرێ بەڵام ببوونی ئەم بارودۆخەوە ببووری هەم لە نەفسی کاتە ببوونی پەتای کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا لە نەفسی کاتیشا ببوونی ئەم قەیرانە کە دروست بووە تۆزی ئیشەکانی ئەوانیش خاوی تێکەوتووە ئەگەرنا ئەوانیش نەخۆشیان لە هەموو پارێزگاکانی کوردستان و لە شارەکانی تری عێراقیشەوە چاندنی مۆخ بۆ هەموو نەخۆشەکانەکرێ بە مناڵ و گەورەش ئەوەی پێویستی پێ بێت لەم سەردەمەی کۆرۆنایە دۆخی کارمەندان چۆنە نەخۆشەکانمان خۆتەزانی گەورەترین دژمنی کۆرۆنا کە ئەو نەخۆشەکە دژمنی بێت ئەوەیە کە بەرگری کەم بێ هەمووشمان نەزانی هەوە نەخۆشی خوێن هەم نەخۆشی شێرپەنجە هەمویان بەرگریان کەم ڕاستە دەربارەی ئەوە ڕاستەکەی تا ئێستا لە کوردستانە هیچ لێکۆڵینەوەیکی زانستی نەکراوە بۆ ئەوەی بزانین ریسکی ئەو نەخۆشانە وەکو کەسێکی ئاساییە یان وەکو چۆن ماماڵیان لەگەڵا بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانەی ئەو کەسانەی کە سیستمی بەرگریان دابەزیەوە با بڵین مەناعەیان دابەزیەوە بە تایبەتی ئەوانەی کە عیلاجی کیمیایی وەرەگرن بۆ شێرپەنجەی خوێن یان هەنێ جۆری کیمیایی وەرەگرن هەر بە تەواوەتی مەناعەیان یا خڕۆکەسپیەکانیان دائەبەزێ لەگەڵیشیا ئەوانەی تریشان کە لە چاکبوونەوەیان چکە ڕاستێکی ئەبێ جێیکەینەوە ئایا ئەو نەخۆشە لەم کاتەیە تەشخیص کراوە بە شێرپەنجە و لەم کاتایە خەریکی جۆری شێرپەنجەکەی بە جۆرێک ترسناکە کە ئەبێ ڕاستەخۆ چارەسەری کیمیایی وەرگێ یا هەر جۆرێکی تری چارەسەری بەیۆلۆجی بێ یا هۆرمۆناتی بێ یان هەر جۆرە چارەسەر بێ کە لە هەموو ڕێکەوە تەسیر لە کاریگەری لەسەر نەخۆشەکە ئەبێ یاخود بە جۆرێکی ترە بۆ نمونە چاک بۆتەوە لەژێر متابعەیە ئەوانەی لەژێر متابعەیان ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵین مەترسێکی ویان نییە یا با بڵین احتیمالی توشبوونیان ڕەنگە هەروەکو احتیمالی توشبوونی کەسێکی تر بێ لەبەروی لەژێر متابعەیان و هەموو شتێکیان نۆرمەڵ بۆتەوە مەگەر لە کاتێکا بێ بۆ نمونە خۆیان نەخۆشی درێژخایانی تریان هەبێ بۆ نمونە نەخۆشیەکانی دڵیان هەبێ بەرزەپەستانی خوێنیان هەبێ نەخۆشی شەکرایان هەبێ یینەوە سەر ئەو گروپەی کە ڕەنگە لەم کاتایە لە کاتی لەم کاتایە یا تازە تەشخیص کراون بە شێرپەنجە یان خەریکن لە تەواوبوونی چارەسەرەکانیان ئەوانە تۆزێ ڕیسکیان زۆرترە بە حکمی مەناعەیان داوەزیوە بەڵێ ترسیان زۆرترە ئەبێ زیاتر خۆپارێزی بکەن چکە کاتی تریش بە تایبەتی ئەوانەی شێرپەنجەن ئێمە هەمیشە پێمان وتمانە بێ خۆتان پارێزن لە ڕووی خواردن لە ڕووی تێکەڵاوبوون لە ڕێوی ئاو هەوا هەمیشە ئەوانە پێمان وتون کاتی تریش ماسکیان بەکارهێنا نەک لە کاتی بەڵێ بە تایبەتی لەو کاتانەیە کە ئیتر هەستەکەین ئەمڕۆ بۆ نمونە ئەمڕۆ لەوانەیە هەفتەیە بێت تێپەڕی بێ بەسەر وەرگرتنی کیمیایەکە جۆری کیمیایەکەش لەو جۆرە کیمیانەیە ئەو چارەسەرە لەو جۆرە چارەسەرانە بۆ کە مەناعی نەخۆشەکە تابەزێنێ پێمان وتون ئەبێ خۆیان بە دوور بگرن لە قەرەباڵغی و ینی کاتی تریش ماسکیان بەستۆ ئەوان و هەتا ئێمەش خۆشمان کە لە ناو قاوش ئەو جۆرە نەخۆشانە داخڵە بن لە نەخۆشخانەی هیوا قاوشێکی پێوتری قاوشی عەزل یا با بڵێن قاوشی ئایزۆلیشن کە تۆ بە تەواوەتی نەخۆشی جیاکەیتەوە تەوالێت حەمام و شوێنی مانەوەی بە تەنیا خۆیەتی لەگەڵ ڕافقێکە لەو کاتانەشا کە یعنی کە کۆرۆناش نەبووە ئێمە هەر لە کاتی سەردانیکردن و پشکنینی ئەو جۆرە نەخۆشانەیە هەمیشە وا بووین ئەبوو ماسک ببەستین و دەستکێش بکەین پێش ئەوەش دەستمان جوانشت بێت دەستکێش بکەین و گاونی پزیشکیش بکەین یا با بڵێن بەدلەی پزیشکی بکەین لەبەرەوەی لەو کاتایە لەو سەردەمایە کە کۆرۆنا نەبوو ئێمە ڕسک بووین بۆ ئەو نەخۆشە و حەسەب جۆری ئەوەی ڕەنگە بەبوونی دابەزینی مەناعەکەیەوە نەخۆشەکە تووشی جۆرە ئیلتیهابێ بوو بێ ڕەنگە ئیلتیهابەکە ئەو کاتە هەم مەترسی بووێ بۆ خۆی هەم مەترسیش بووێ بۆ پزیشک و کارمەندی کە لە سەرویسی ئەو نەخۆشیان
بۆیە هەمیشە بۆ ئەو جۆرە نەخۆشانە ئێمە ماسک و دەستکێش و گاونی تایبەتمان بەکارهێنەوە بەڵام بۆ ئەم سەردەما ئەبێ زۆرتر خۆپارێزی بکەین وەکوتم ئەوەنەی لە کوردستانە لێکۆڵینەوەی زانستی نەکراوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو لێکۆڵینەوەی ترکە لە وڵاتی ترکراوەتەوە من خوێندومەتەوە متابعی ئەەکەم زۆربیان ترسەکان یعنی لەوانەیە وەکو احتیمالی توش بوونیا با بڵێن ڕیسکیان بۆ وەرگرتنی ڤایرۆسەکە بە گوێرەی بارودۆخێکی وەکو کەسێکی ئاسایی وابێ بەڵام کە ئەیگرن زۆر بە قورستر و بە زەحمەتتریگرن یعنی ئەوە بە قورسێگرن ڕەنگە وەکو کەسێکی ترکە بە 14 ڕۆژ ڤایرۆسەکە سۆری خۆی تاواکە ڕەنگە ئەو کەسە زۆر قورستر بێ و بە زەحمەتتر لی دەچێت بگاتە مەرحەلەیەک پێویستی بە ئۆکسسیجین یا پێویستی بە جیهازی ئۆکسسیجینی دەستکرد بێ بە خۆشحاڵیەوە ئەو کەسانە من ئەم دیقەتی ئەومانەوە بەڕاستی ینی ئەمە چۆنەڵی لایەنێکی ترمان بۆ ئەکاتەوە بەداخەوە ئەوەی کە لای ئێمە جووی پێنایە و گاڵتەی لە شتەکەوێ یعنی خۆی ناپارێزێ ئەو کەسانن کە وەزعیان باشە سواز بخوا بەرگری لەشیان بەخوتە لەشیان ساغا بەڵام لایەنەکەی تر ئەوەی من بینی بێتم بە حکمی ئیشەکەمان لەگەڵ تێکەڵاویمان لە عادە لەگەڵ نەخۆشی تراکە بۆمان باسەکەن ئەوانی کە نەخۆشی درێژخاینن هەیە بە تایبەتی شێرپەنجە و ئەمانە زۆر خۆیان پارێزەوە بۆیە لەوانەیە ڕێژەی توش بوون لە شاری ئێمە کەمتر بوو ڕاستە ئەوەش هۆکارێکە و بە حکمی ئەوەی ئەو جۆرە نەخۆشانە زۆر بڵین نەخۆشیەکی ئیلتیهابێکی ینی هەوکردنێکی سادە نیە و تۆنەی بینیتەوە زۆربیان ئێمە لەگەڵ نەخۆشەکانە ینی ئەحواڵپرسی ئەمێنێ لە شوێنی تری گشتیاکە یەکترێ بینین چۆنی چاکێکین وەکو چۆن بڵێ وەکو ناسیاوی وەکو هاوڕێیەکیان لێت لەگەڵمانە تەسەورەکەم ئەو جۆرە نەخۆشانە هۆشیاری تەندروستیان تا ڕادەیەکی باش بەرز بۆتەوە بە حکمی ئەوە باشتر خۆیانە پارێزن لەبەرەوەی بینیویانەمانەوە لە نەخۆشخانە یا لە کاتێکا کە لە نەخۆشخانە بمێنیتەوە ڕەنگە هەموو وەسیلەکان لە خستەخانەیانە بێ ڕەنگە توانای بزانن توانای نەخۆشخانەکانی ئێمە سنووردارە خۆیان لەو معاناتایە ژیاون بۆیە یعنی زۆرتر خۆیانە پارێزن خۆشحاڵیشن بە ئەوەی زۆر جوانتر گوێ لە دکتۆرە گرن بە حکمەوەی دکتۆرەکە زۆر تەعاملی لەگەڵا کردوون و جۆرێک لە باوەڕ نمتمانە دروست بووە لە بینی نەخۆشەکە بۆیە کاتێک پزیشکەکەی ڕێنمایی کاتێ جوان جێبەجێ ئەەکە دکتۆریجان دەستی خۆشە پەیوەندیمان لەگەڵایە کاک دیار لە کەلارەوە فەرموو کاکە دیارجیان ئەم کاتە باش دکتۆر ئەم کاتۆ باشاوەکەم باشی بەڕێزم سپاس دەکەین دکتۆر گیان من گیان پرسیارەکەم بۆ جەنابتە فەرموو قاچم ژانەکە و گەرمە بێ باش قانەکان و زۆری لە ڕەمەزان دوای ڕەمەزانەوە تا ئێستا من وە باش ئەستەکەم ناو سوپانەکانم شوانیش پام پەنجەکانم گەرمە بێ زۆر گەرمە بێ پام گەرمە بێ ئازارەکەی جار تێتە سەرەوە باڵێن ئەی نەبێ بۆ شلتێ ڕانماوە بۆ سەرەوە تێت باش داوتم جەناب سمت و پشتە پێوەی نایەشێ کاکە دیار گیان سمتێ پشتێ ئەیەشێ لەگەڵ یان وڵای سمتم نابەست لە سمتم بە خوارۆیەشی ئەتێت بۆ شلکەی ڕانم با بڵێن ئەی ئەژنۆکانێ ئەژنۆکانێ سەر ئەژنۆکانم نایشی ئەشیعەو نەگرتووە هی پشتیانی ئەژنۆت ناوەڵڵا تەمەنێشەنە کاکە دیار تەمەنم تقریبا 50 بەرەو سەرەوە باش ئیشت چییە وەڵی بێش لەم دەقا بێش ناوەکوتە کرێکاری وشت ئیشی قورسێ نەکردووە وەڵی مەگەر پێشتر کرد بێتم هەیەستەنە بەسەر چاو کاکە دیارجە ئینشاءڵڵا ڕێنمایی دەکەین باوکی ئاینیامان لەگەڵای فەرموو باوکی ئاینیا دکتۆر جان سلام علیکم عەلیکم سەلام چاوەکەم یاخوا بێەوەی بێ وەڵی خێزانم کۆکەی لەگەڵایە هەناسە سنگی باش شوێن وتیان کۆرۆنایەت و عیلاجمان بۆ وەرگرت و دەردوشتیان بۆ بەکارهێنا باش بەڵام مەسافی چاک بوو هەم هەڵی داو چەند ڕۆژە وا بووە واللهی بڵێم مانگ زیاوە بێ لەوە چێسی پێ شەوی بێ باش فەحستان بۆ کردەوە کە لە لەشیان نەماوە نێگەتیڤووە والله ئیشاعەمان بۆ گەروت یەک تۆزی ماوە ئیتر باش بوو کە باش بوو دوایی مەسافێک باش بوو عیبی نەماکەچی ئێستا قسەکەی هەڵی داوە تۆ ئێوە شەویش کە وەختی خەویان ناسیتنگە بێت ئەخە فەحستان بۆ کردوێتەوە بزانی فەحسی بڵێن سوابەکە یان فەحسی خوێنەکە بزان بەرگری لە لەشیا دروست خوێنمان نەکردووە بەس ئیشاعەمان کرد بەسەر چاو باوکی ینی هەرچە لە پسپۆڕی ئێمەنیە بەس وەڵا ڕێنماییتانەکەین چی بکەنی شاڵ بەس ڕێنمایی بزانێت عیلاج بخوا یان نە بەسەر چاو چی بخوا مەمنوون نەبێت بەسەر چاو باوکی ئەنیا دەست خۆش سەر چاوم خوارد لەگەڵ کاک سامانمە لەگەڵ کاکە سامان فەرموو ئەم کاتتان باش ئەم کاتۆ باش چاوەکەم
بەخێراتی و بەڕێز دەکەین. سپاس دەکەین کاکە سامانجان. فەرموو بەرنامەکەتان. فەرموو. لە پرسیارم دەربارەی خۆم بڵێن ئەگەر لە تەوەرەکە دەرنەچین. هەر پەیوەندی بە نەخۆشی خوێنەوە هەبێ باشترە بۆ ئێمە کاکە سامانجان. بڵێ وەڵی من بڵێن عیب نەبێ چۆکم بەرە خوارد بە بەردەوام دێشێت ماوەداتە پشتیشم زوو عیب نەبێ دەسمە تەوالی دەوانە بڵێن بەڵێ یعنی هیچ فعاتێک شوان نەکردو هیچ نەخۆشێک شیوان درێژخانم نییە ئەگەر جوابم بدەنەوە بەس دەمێکە وای کاکە سامان بەڵێ دەمێکە وای وەڵی چۆکم بەرە خوارد چوار پێنج ساڵ زیاتر بڵین وایە حەزەکەم دایکی پشتم ئێستا هیچ ئەشی عوشتە نەگرتووە ئەبەت دژە دکتۆرم یعنی کەم دەچمە دکتۆر باسان تۆزێک وەڵاوە زامیتریشی پێ بێ وەڵی کاکە سامانجیان بەسەر چاو خۆی ئەمە پەیوەندی بە اختصاصی بوونێ من حەزمەکە پرسیارەکان زیاتر بۆ دکتۆرە بەس بەسەر چاو لەگە کاک دیارێک کێشەتانێ وەڵامتان نێمەوە ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ ئێوە بەسەر چاو خوارد لەگەڵ کاک چیاگیان فەرموو الو سوين دكتوريان دادەجیان دادەچیا ببوورە فەرموو خاتوشیان باشی دکتۆریان وڵاتی شارەکەم بۆ تۆ زۆر سپاس ئاخە دەمەیکرد بەهینی تەوەری ئەمە تەوەرەکە یەم هەشتێکی ترە ئەیدە وڵا بڵند چی فەرموو دقیقەینا بام جارە جواب بێ دێ بۆ ماوەی 6 مانگە بێ من لای چەپ ملم ئێشێ بەڵێ ئێستا ماوەی لەمە پێش دەوری مانگای بێ چوم ئەشیعەم گر سیتیسکان بەڵێ قورگی ئازارەکەیە بۆ لای قورگیشم باش ئەڵێ ئیگڵ سندرۆمە هەیە ئێسکێکە درێژ بووە باش ئیتر تمزام ئەی ئەماڕێ نەگرتووە ئەم ئارام گرت زوو 6 مانگ لەمە پێش ئەنزیلاقە نەبوو وتی تۆزێ ئاوتی کلسی هەیە و فەقەرەی ملو سەری پێوی ئێشێت ئەروەڵا لایەکی سرم زۆرێشن جا گەرمە بێ هەناسە و تونگ نابێ بەرەوەڵا سەری جێژە خوات ئەروەڵا ئەوەشمێ بەسەر چاودادیجانی شاڵە ڕێنمایی پێشەکە یان ئەو بۆ ماوەی هەفتەیەگە بێ هەر ئەو لای چەپەم یە بۆ لای سنگیشم هەر هی ئەوەی هی ملەکەی بەسەر چاوە پێ تەڵم چی بکەیت سەر چاو خوارد بینەرانی خۆشەویست بمان بورن ئیتر ینی بەڕاستی من ناتوانم وەڵامی ئەو پەیوەندیانە چکە تەوەری بەرنامی ئەم شەومان پەیوەندی هەیە بە نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجە جاتکاتان لێکین ئەگە پرسیارتان هەیە لەسەر کەم خوێنی سەرجێش خواردن هەتا ئەو نەخۆشانێگە خوا نەخۆستە کۆرۆناتان هەیە و نەخۆشی خوێنتان هەیە ئەو جۆرە پرسیارانەمان لێکەن سوپاسانەکەین دکتۆری گیان بەس یەک پەیوەندیانەوەی باوکی ئانیا بە خێبرەی جەنابەت وەکو پزیشک و پزیشێکی خوێن یعنی بەنسبەت فەحسەکەەوە یەک شتی هەینی هەڵە هەیە هەندێک کەس فەحسی یەکەم جاری نەکردووە هی کۆڤیدەکە هی کۆرۆناکە بەس بە سیتیسکان تەشخیص کراوە فەحسی خوێنەکە هی بەرگریەکە چۆن بکات و تەئکید وێ کە ئەمە لە لەشیان ماوە یان بەرگریەکە دروست یان دروست نەبوو ڕاستە سەرەتا بۆ ئەوەی تۆ دەستنیشانێکی تووشی نەخۆشیە بووی بە شێوەیەکی گشتی هەمووی وایە بەڵام ئێمە ئێستا باسی کۆڤید-19کەین کۆڤید-19 یعنی کە تۆ ئەوڵ لە کوردستانە ئێمە سکرینین پرۆگرامە بوو ینی پشکنینی پێشوەختە خۆیان بە شوێن ئەوانە ئەگەڕان ئەیانە بزانین کێ پۆزتە بە بەڵام ئێستاوانەماوە ئێستا لە کلینیکەکان ڕۆژانە ئێمە خەڵکە بینین زۆربیان بەداخەوە بۆ بەم ئەچن فەحسی گرانەتاکەن فەحسی حمەی ماڵتاکەن گوایە گرانەتە حمەی ماڵتایانە و بە هیچ جۆرەیەکیش احتمال ناکرێتە سەری و بە هیچ جۆرێکیش ڕاست نییە زۆر ڕاستە تکایە خەڵک باواز لەوە بێنێ ینی خۆی هەڵ نەخەڵەتێنێ بڵێ سەرمان بووە بڵێ حمەی ماڵتامە بڵێ گرانەتامە چکاوانی ینی هەموو نیشانەکانی ئەم ڤایرۆسە ڕاستە ڤایرۆسێکە تایبەتە بە کۆئەندامی هەناسا بەڵام نیشانەکانی کۆئەندامی هەر سوچگەریشی لەگەڵایە لە زۆر وڵاتانی تر کە بەحس کراوە ئەڵێ یعنی گەنج بۆ هاتووە بە جڵدەی مشک لەبەرەوەی ئەم ڤایرۆسە یعنی سپێکترەمێکی زۆر گەورەیە ئەوە نییە بڵێ ئیلا پەلاماری کۆئەندامی هەر سوچگەرە پەلاماری خوێنەیە تووشی خوێن خەسبوونەوەت ئەکا ئیلتیهابێکی زۆر بەرز بەرزەبێتەوە لەوانەیە پەلاماری گوچیلە بە یعنی بە نیشانەی زۆر سیر و دەگمەن لەم ئەخیرەوە یەن سەرەتاوەکو نیشانەکان ئەو کەسە کە نیشانەی تایە تۆ ئەچی فەحسی بۆ ئۆکەی باشترین فەحس کە بکرێ پێوترێ سواب فەحسی با بڵین RNA PCR کە لە لوتۆ لە ڕێی لوتۆ وەرەگیرە لە ناوپۆشی لوتۆ وەرەگیرە ئەم فەحسەش ڕێژەی ڕادەی سنسیتیڤیتیەکە یا ڕادەی بەقوەتی کە فەحسێکە بۆ بدۆزێتەوە کە ڤایرۆسەکەت بۆ بدۆزێتەوە لە 65 بۆ 70 یعنی بۆ مانایی ئەگەر 100 نەخۆشمان هەبێ هەر سەتیان ڤایرۆسەکان هەبێ و پۆزیتیڤ بن 65 بۆ 70یان ئەم فەحسە ئیدۆزێتەوە زۆر ڕاستە مادەم وایە ئێمە ئەو مەجالەمان هەیە ئێمە چیەکەین لە دوای ئەوە پشتەبەستین بە ئەشعەی سنگ نیشانەکانی نەخۆشیەکە کە هەیەی ئەو فەحسە ئەشعەی سنگ پاشان ئەشعەی سیتیسکان
پشتی پێبستین بە ئەوانە کۆیەکەینەوە ئەم بڵێن خێزانەکەی بۆ ئەمیش سەبارەت بۆ ئەمان خۆی خوشێشی خەڵک ئەوەیە ینی ئەم پۆزتیڤ بووە زانیوانە کۆرۆنایەتی بەڵام خۆتە زانی جماوەیەکی زۆر ئاسارەکەی ئەمێنێ بەڕاستی کۆڕاستە ئیسە چۆن تەئکید کا کە بەرگریەکە هەیە لە لەشیە باسی نەکردووە ینی باسی نەکرد جۆری گرتنەکەی ئەم چین بووە بە سوکی گرتوێتی بە مامناوان گرتوێتی یان بە کورسی هەناسەتوندی هەبووە ئەگەر بە کورسی بیگری ڕەنگە وەکو کەسێکی ئاسایی ینی 14 ڕۆژ نەبێت زۆرتر ئەخەیان نەبوو نەخێر ماوەکەی زۆرتر ئەخیانێ ڕەنگە تا بگەیتە لە بینی 21 بۆ 35 ڕۆژ بخیانێ کاتەکەی ئەمە یەکەمین دووەمینیش مەفروزە جگە لەو فەحسانی کە باسم کرد فەحسێکی ترمانەیە فەحسی ئیمینۆلۆژی پێ ئەڵێن یا فەحسی بەرگری دژەتەنی IgG مان هەیە لەگەڵ دژەتەنی IgM مان هەیە مەفروز بوو کە نیشانەکانی تیانەمە ئەو فەحسە بکرا بۆیە بزانین لە چ مەرحەلەیەکی نەخۆشیە بەداخەوە ناکرێ لای ئێمە نیمانە بەڵام مادەم هەر نیشانەکانی تیاماوە پێ ئەچێ هێشتا ئەم بە تەواتی چاک نەبوو بێتەوە و یەک شتی تریشمان هەیە ئەومان بیر نەچێ هەنێ جار ماکەکانی دوای نەخۆشیەکە ینی با بڵین کۆمپلیکیشن یا ماکەکانی دوای کۆرۆنا کۆمەڵێ ماکمان هەیە ڕاستەوخۆ ڕوئەیە کۆمەڵێ ماکیشمان هەیە لە مەدای دوورا ڕوئەیە لەوانەیە دوای 6 مانگی تر دوای ساڵێکی تر دوای 3 ساڵی تر ڕووبە ئەمەی ئەم هەنێ جار لەوانەیە حاڵەتەکە تووشی جۆرێک لە حاڵەتی دەرونیە بی ینی ئەوەی دیقەتمان ناوە لە میتینەکانە بڵێ لە کلینیکەڵ میتینەکانە دانیشتون گوێمان گرتووە لە کاتی مناقەشە طوبیەکانە لەگەڵ دکتۆرەکانە یان کە گوێمان لە مناقەشە عالەمیەکان گرتووە زۆربیان ینی تووشی نیشانەی دەرونی ئەبن نەخۆشی ینی چۆنەڵی جۆرێک لە دڵڕاوکێ و جۆرێک لە حاڵەتێکی دەرونیان بۆ دروستە بێت دوای ئەوەش کە چاکی شەبنەوە بۆ ئەم خانمە نازانم پێویستە پزیشکێکی پسپۆری هەنایی بیبینێ فەحسی سەریری بۆ بکرێ پاشان دووبارە ئەشعشتی بۆ دووبارە بکرێتەوە بۆی دڵنیابی بزانی هەر هەیەی ئایا یا دووبارە چاک بە تۆ بە تەواتی گرتوێتی یان ئەمە هێشتا هەر نەخۆشیەکە بۆ بەڵام خۆی هەستی پێ نەکردو تۆزێ چاک بوو لە بەرەو چاکبوونەوەیە دەست و چاو خۆش بێت بە من جوابی ئەوانەی تر بەمەوە کاکدیار کاک سامان تقریبان یەک نیشانەتان هەیە بەڕاستی کێشەی ئەوەی ئێوە باسی ئەکەن زۆربەی ئەمانەی کێشەی فەقەراتی پشتە بەڕاستی بەشی خوارێک پشت بۆیە هەچەنە کاک سامان وتی من دژە دکتۆرم بەس بەخوا کاکە سامان لەمە لە هەر ئیشی پێ ئەبێت تەمەنەکە وامان پێڵێ بە تایبەتی ئیش و کار و هیلاکی زۆر بەمان کێشەی فەقەراتی پشتمان هەیە بۆیە باشترە هەردووکتان ئەشیعی هەم ئەژنۆ هەم پشت بگرن بزانی کێشەکە ئایا تەنها لە پشتەکەیان لە ئەژنۆکایە پاشان زۆربەی ئەمانە لە ئەوڵەوە بۆیە زوو فریایکەون چارە سەری ئەمانە لە سەرەتا ئەمە وەکو پزیشک دامان هاوارەکەین تکایە زوو فریای نەخۆشیەکەتانکەون پێشەوەی بگاتە مەرحەلی خراپتر بۆ نمونە گەر ئینزیلاقی فەقەرەکان بێ ئەکیدم چەنەها کەس ڕەفیق و برادەر و خزم و کەس و کارتان هەیە بۆ بزانە کە زۆر ئەبێت چی لێ ئەکا شەلێ ئەکا لە خاچی ئەخا بۆیە هەتا لەم کاتی خۆتان تواناتان هەیە بچن بۆ لای پزیشکی پسپۆری ئێسک و شکاوی یان هینی مێشک و دەمار و فەقەرات ئەشعەتان بۆ گرن لەوانەیە پێویست بە ئەشعی ئەماڕای واتە تەنووری بکات بۆی بە تەواوەتی تەشخیصی حاڵەتەکەتان بکرێت پێش ئەوە من لە زۆر بەرنامەیەکرم پرسیارانەمان لێکرا خۆپاراستن لە هەموو شتێ باشترە لە زۆر بە پێوەستان خراپە زۆر بە پێ ڕۆشتن خراپە قادرمە خراپە چوار مشکی و چیشکان تەواڵەتی شەرقی ئەو دژمنی ینی تەندروستی هەمومانە بە تایبەتی بۆ ئەژن و پشت ئەبێت خۆتانی لێ پارێزن هەڵگرتنی شتی خۆرست سارە لێ خۆڕێنی زۆر ئەمانە وەزنتان دابەزێنن و پاشان وەکو پێموتن سەردانی پزیشکی پسپۆرکە بۆی 100% تەشخیصی نەخۆشیەکەتان بۆ بکەن دادەچیە باسی ئەو کێشەی ملێ کرد ینی بەڕاستی تۆی باسی ئەەکەی هەمووی نیشانی عینەشە دیسکە ئیتر ئایا بە تایبەتی ئێمەوەی بەپی خبری ئیشەکەی خۆمان لە ئافرەتا دیسک ئەگەر زۆر کەمیش بێت ئینزیلاقی کردێ بێت بەڕاستی کێشێکی زۆر دروستەکە سەریێشە دروست ئەکات سەرگێش خواردن دروستەکە دەست سڕ ئەبێت جاجا بریسکە یان ئازاری سنگ دەبێت هەناسە تۆنگی بۆ دروستەکە ئەمانە هەمووی لەگەڵ ئەوە ئەڕوا باشترین شت عینەشت بۆ تۆش خۆپاراستنە کێشەی گەوری ئێوە بە تایبەتی مۆبایلە کێشەی ئەم سەردەمی ئێمە نەخۆشی ئێمە خۆمانی بینی ڕۆژانەی نەکرینەکەمان شەڕمانە لەگەڵ لە نەبێ مۆبایلەکانیان لێسەنی بۆی من زۆردانە نوێنن پاشان کۆمپیوتەر خراپە سەرین زۆر میمە بەرز و نزم نەبێت خوێندنەوە بەڕاستی ئەمە خراپە بۆ تایبەتی خانمێک تۆ لە ماڵ و ئیشکردنی ناو ماڵ و ملدانەوانن حتا سەربەرزکردنەوە سڕینی دار و دیوار و پەنجەر و ئەوە هەموو شتێکە سڕم بەڕاستی ئەخەریکی خۆی لاکردن ئەمانە هەمی خراپە و لەگەڵا چارەسەری سروشتی بۆ تۆ زەڕورە بەڕاستی عیلاج تەبیعی بکەی لەم کاتە ینی ئەکیدم بە ئاسانی ئەیپەڕێنیت شتەکە ئەوە نشتێکی خۆرز نییە برادران ئەگە پەیوەندیمان لەگەڵا بێ پەیوەندی تر وەرگین دکتۆریجان تا پەیوەندیەکان حاضر ئەبێت بەنسبەت حەزم کرد ئەوەش بزانم وازم کارمەند و پزیشکی زۆرمان لە نەخۆشخانەی هیوا تووشیش بوون بەڵێ ئەوڵ سەرەتا ئەگەر سەرەتای وا بزانم مانگی حەوت بوو چەند ڕۆژێک خستەخانەی هیوا ئیشەکانی وەستێنرا لەبەرەوەی
ڕێژێکی باش لە کارمەند و لە دکتۆرەکان تێستەکان پۆزتیڤ هاتبووە بۆی دووبارە نەخۆشخانەکە ڕێک بخەنەوە و بابەتی تاقیمات و بابەتی جاکاری و دڵنیا بنەوە لەوەی کێ ڤایرۆسەکەی و کێ ڤایرۆسەکەی نییە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە داوام ئاسایی بۆتەوە لە نەخۆشخانەی هیوا و نەخۆشە بینرێ هەموو جۆرە نەخۆشەکانە بینرێ جگە لە بەشی خوێن وەکو بەشەکەی من بۆ ئەوەی لۆد و قەرەباڵغی ناو نەخۆشخانەی هیوا کەم بکەینەوە نەخۆشەکانی خوێن دوو جۆرە بابەتی شەرپەنجە و لیمفەگرەکان و شەرپەنجی لیمفەگرەکان و بابەتی بیناین هیماتۆلۆجیا با بڵین ئەو نەخۆشی خوێنانی کە پەیوەندی نیە بە شەرپەنجەی خوێنەوە بۆ نمونە کەم خوێنیە بۆ نمونە خەپلەی خوێنی دابەزیوە تووشی نزیف بووە یا بۆ نمونە خوێنی خستە بێتەوە ئەو جۆرە نەخۆشانە ئێستا لە نەخۆشخانە نابینرێن لەبەر ئەوەی قەرەباڵغی خستەخانەکەم کرێتەوە و بە جۆرێ بێ تۆزێ ریسکی قەرەباڵغەکە نێڵین لە نەخۆشخانەیە دەست و چاو خۆش بێ پەیوەندی ترمان لەگەڵ ژیان خان لە سۆرانەوە فەرموو ژیان خان. سلام علیکم. علیکە سەلام و ڕەحمەت الله. دکتۆر ئەمن ماوەیەکی زۆرە دەست و پێم دێشی خینیشم بەڵەکە بی بەڵک. فەرموو ژیان خان. هەریەم دەست و پێم دێشی. باش. خینین بەرەک ئەبی لە دەست و پێم. خوێنی باش. خینی دەست و پێم بەرەک ئەبی. باش بەڵک ئەبێ بەڵێ. ژیان خان. بەرێ. گوێمان لێتە فەرموو بۆمان باسکە. نازانم پشتم زۆر دکتۆریشم کردیا تا ئێستا چارەسەر نییە. ببوورە بەڵەکەکە بەڵک چۆنە بێ شین ئەبێتەوە چی لێ؟ مۆرە بێ بە گەرما هەوم لێ دێ بە سەرما هەوم لێ دێ. باش بەچی چاکە بی؟ چانە بووینە هەتا ئێستا زۆر دکتۆرم کردیا. ڕۆژی چەند جار واو لێیە؟ هەر هەموو بدەمێوە مە صابوونم نییە. فەحسوشت چی کردو فەحسی خوێن ئەشیع هیچیان بۆ کردویت؟ فەحسم زۆر کردێ بەس فەحسم زۆر کردێ. فەحسی خوێنێکە کەم خوێن نیت؟ سۆنەری دەمارم نەکردیان. ئەوەشیان بۆ کردی؟ نەخێر نەم کردیان. ئەی دۆپلەری هینێ بۆری خوێنەکانە نەکردووە؟ سۆنەری ملەوەن. سۆنەرێ کردو بڵێن سۆنەری ملەوەن؟ نەم کردیان. باش ئەی فەحسی خوێن ڕێژەی خوێنی هەمووی مەزبوطە؟ بەرێ. ڤیتامینەکان؟ بەرێ. فەحسی ڤیتامین دی و ئەمانە و کردووە؟ ئەوانەشم کردووە تەقریبەی 15 ڕۆژ لەمەوبەر کردم گۆتی کەمە بەوە گۆتی هەندێنی ئەو هابی. ببوورەیەک پرسیار خاتونگیان کە ئەڵەی دەست و قاچشی نەبێتەوە هەموو دەستە بە تەواتی یا بۆ نمونە پەنجەیەکە ڕەشە بێ شینە بێ نیشتم لە قۆڵم ڕەهەتا پەنجەمە لێ دێ لە ئەزنەسمدا هەتا پێم وەم لێ دێ. یعنی شینەکە چۆنە شین و مۆر ئەبێتەوە پەڵەپەڵە ئەبێ؟ بەرێ 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 بەڵ پەڵەپەڵە بەڵک بوتێ زۆرتر لە ینی پەیوەندی هەیە بەجێوە بوون منە دیقەتیاوە لە زستانانەوە بی لە هاوینانەوە بی ینی پەیوەندی بە شتێکی تایبەتەوە هەیە هەست ئەگەر دیقەتی یا پەیوەندی بە سەرما و هیلاشیەوە نییە؟ بەخۆی حەد بە هەر ئێستا دیقەتمدا کێ بە گەرما سەروەمە. هیچ نەخۆشی شەکرا زەخت ئەمانە و نییە؟ ناوەڵە. هیچ پرسیارە نەما دوکتۆرێکە؟ ناوەڵە ئەوی فەحسی کالیسیۆمە کردووە ژیان خان؟ ناوەڵە ناوەڵ ئەوم نەکردووە. بەسەر چاو وەڵام تێین و ئینشاڵڵا ڕێنمایی تەکەین. پرشن خانمە لەگەڵە فەرموو پرشن خان. سلام علیکم. علیکە سەلام و ڕەحمەت الله. پرشن خان. فەرموو بەس دەنگە بەرزکەیتەوە زەحمەت نەبێ. بەڵێ. یەک تۆز دەنگە بەرزکەیتەوە. بەڵێ وەڵڵا دەکۆتە بەرنامەکە پارێکە. سپاس دەکەین پرشن خانگیان فەرموو. وەڵای من ئاگای ماسیکەمەیە دکتۆر گیان. گیان؟ ئاگای ماسیکەمەیە ماسیکەکانی زۆر ئاگادێ لە هەژنۆ بەرزمارم. باشە. دەماری خاتم هەمووی خەریکە ئەسەقەم عەدەل ئازادی ئاڵسۆ بۆزاتی بەبێتەوە. باشە فەحسی خوێنوشتە هیچ کردووە؟ وەڵای تا کردومارە وەڵا. کەم خوێن نیت؟ ئەرفان نەکردێ بەڵێ؟ کەم خوێن نیت؟ نەوەڵا خوێنم باش. باش زەختی گرتووە زەختی دانابەزێ؟ نەوەڵا زەختم دانابەزێ جارتا زەختم بەرزەبێت فەقرەم هەیە فەقرەم زۆر بەرزە دایمە. شەکرە و بەرزە؟ بەڵێ. باش ئەشعی ئەژنۆت گرتووە؟ بەڵێ گرتوومە. کێشەی سەوفانوشتی ئەژنۆت نییە؟ وەڵا کێشەی هەیە بەڵێ وەڵا ئەڵێنتی ئینجیلاق یەک و دوو سێ و سەتە یەک تاثیری ئەوەی سەتە عەضەڵاتەکانە. وەزنێ نییە پرشن خان؟ وەڵا وەزن هەیە بەس ئەو وەزنەی جارانی مێژوو وەزنم زۆر بوو بەسی سەبارکن. بەسەر چاو پرشن خان گەیش. تەمەنێ چەنە پرشن خان؟ تەمەنێ چەنە پرشن خان؟ تەمەنێ چەنە؟
بەڵاتە من ماڵی 62 چەند ساڵە شەکرێت هەیە خاتون؟ چەند ساڵە شەکرە هەیە؟ وڵات تقریبی 12 ساڵە بێ هەمە. شەکرەکەت کۆنتترۆڵە پیان و چی کۆنتترۆڵ چی بەکارێنی بۆ شەکرەکەت؟ وڵی حەب بەکارێنی. حەب بەکارێنی؟ چەند حەب بەکارێنی؟ وڵی پێشتر حەبەیە هەستۆفەرزاکەم بەکارێنە ئێستاکێ بۆی بۆتۆم لەدەرەوەی ئەم نازانەوە چی پێڵێن. پێشنانە یا دوای حەبەکەت؟ وڵی دوای دوای نانی خۆی ڕۆژی چەند جاری خۆی؟ ڕۆژی سێ جاری خۆی. بەس ماسولکەی قاچت یێشێ خاتون یا ماسولکەی هەمووی ئەمە یعنی کۆنە چەندێکە بێ ئەو ماسولکانت ئازاری هەیە؟ بەڵێ. ماوەی چەندێک ماوەی چەندە بێم ئازاری قاچەوە هەیە؟ وڵی دەمێکە ئازاری قاچمەیە دەیدەی نامێنی لەناکات وڵاتی مانسیە نەبم. باشە تات نییە تا لەرزوتات نییە لەرزوتاو نییە لەگەڵیا؟ نەوەڵە نییە. باش بەسەر چاو پرشنخان وەڵام تێنەوە ئینشاءالله. کۆمپلیکیشنی داویتسەکەی دکتۆری گیان بەنسبەت ژیانخانەوە ئەنی بەڕاستی ئەمە لە ئافرەتانە زۆرە مەسەلەن هاوارەکە ئەڵێ ئازارێکی زۆر لەپڕ بە دەستمایەت و شینبوونەوە و ئەم هەموو پزیشکی کردو فحسەکانی کردو بەس من هینێکم لێ پرسی بەڕاستی فحسی ڤیتامینەکان چی زەڕورە لەما چ فحسێکی تر بکات بۆی تەئکید بێت لە تەشخیصەکەی؟ ڕاستەکەی تۆزێ ئەو نەخۆشی ئەو زەحمەتە من بتوانم لێرەوە بە چەند پرسیارێ تەشخیصی بکەی. عفونکە ئێمە ڕێنمایی خەڵکەکەین دایمەن سەردانی پزیشکی چی تر بکات لەبینی دووشتە یعنی یا ئەوەی ئیکیمۆسیزی هەیە با بڵین پەڵەپەڵەوشی مرۆ هەیە ڕەنگە کێشەیەکی پەڕەکەەکانی خوێنی هەبێ یا کێشەیەکی خوێن خەزبوونەوەی هەبێ بڵین لە بۆری خوێنەکانیان لە خوێنبەر و خوێنەرەکانە لەوانێ کێشەی خوێن خەزبوونەوەی هەبێ یان دیاردەیەکی پێوتر ڕێنۆت سپینۆمن لەوانێ ئەم ڕێنۆدی هەبێ ئیتر ئەو نەخۆشیانەش ئەبێ زۆر جوان لی وربیتەوە ڕەنگە هەنێ جار کۆمەڵە نەخۆشی هەیە با بڵین نەخۆشی مەناعی یا نەخۆشیە ڕۆماتیزمەکان ئەوە ئەکا و هەنێ جاریش نەخۆشی ترە. سەردانی پێم باشە سەرەتا سەردانی پزیشکی پسپۆری هەناوی بکە. پزیشکی پسپۆری هەناوی ئەوەی سەرەتا کێشەی نەبێ ئەوانەی بۆ چارەسەرەکە ئەنجە دوای ئەوە ڕەنگە پێویست بکە مشترک بێ لە بینی پزیشکی کاردیۆڤاسکولەر سێرجن یعنی جەڕاحی دڵ و سنگبۆریەکانی خوێن لەگەڵ پزیشکی خوێنە مشترەکە ینی نەخۆشی خوێنی زیاتر هەیەکەواتە فحسی خوێن بڵێ بەلایانی کەمەوە CBC ئەوێ چکە ئەبێ ببینی حەسب ئەوەی کە پەڵەکەت بینی بڵێ کە پەڵەکەی جسمیمان بینی ئەو کاتە بە دڵنیاتوانی قەرارگەین بەڵام ئەوەنەی کە لەو گەیشتن بەلایانی کەمەوە فحسی ڕێژەی خوێنەکانی ئەوێ لە نفسی کاتشا ئەو ڕێژەی خوێنانە دکتۆری مختبەری خوێن بۆ ما بخوێنێتەوە بڵات فیلم بۆی بخوێنێتەوە لەگەڵ فحسی بابەتی ئەوانەی پێندی بخوێن خەزبوونەوەی بۆ نمونە PTT INR ئەبێ ئەوانە بکە بۆی دڵنیا بین بزانین کێشەی چی هەیە چکە مەرج نییە ڕێژەی خوێن تەبیعی بوو تو ئەم بڵیت تاو کێشەی خوێنم نییە وانە لەوە چکە مەڵە ڕێژەی خوێنەکەم تەبیعیە بەزەوە مانای نییە لەوانێ خەبلەکانی خوێنی کێشێکی بالفعل ڕاستە بۆی باشترە سەردانی پزیشکی پسپۆری هەناوی بکە و دوای ئەگەر هەناویەکە زانی کێشی هەناوێنی ئەو کاتە هەناوی نەخۆشەکانی حالەی لای خوێنی ئەەکە دەستەکانی خۆش بێت بەنسە پرشنخانەوە ئەمیش لەوە ئەچێ بەڕاستی هەر کێشەی بۆری خوێن و کێشەی خوێن و ئەمانە نەخۆشی شەکری ئێمە بەڕاستی زۆربیان ئێهمالن کۆنتترۆل ناکرێت بە چارەسەرێک و ئەیگرێت و تیجوی پێنە نەوسنن خواردنی زۆر ئەخۆن لەوە چ زیاتر کێشەی شەکرەکەی بووە لە قاچێک خاتو پرشەوتی 12 ساڵە شەکری هەیە 12 ساڵە ئەگەر هیچ کۆنتترۆل نەبوو بێ بە دڵنیایەوە ماکەکانی با بڵین لۆنگ ترم کۆمپلیکیشنەکانی شەکرە دەرکە ماکە درێژخایانەکانی شەکرەت یاد دەرکەوتووە یەکێک لە ماکەکانی شەکرش ئەوەیە کە جسمێشێنێ بەڵام ماسوولکەکان تووشی ئازاری ماسوولکێتەکە ئەبێ سەردانی پزیشکی هەناوی بکایە بە تایبەتی ئەوانەی پسپۆرن لە بواری شەکرەیە چارەسەری شەکرەیە بۆی شەکرەکەی بۆ کۆنتترۆل بکرێن دەسوچاوە خۆشێت دکتۆرێکیان بەنامەکەمان لە کۆتایی نزیک و حەزەکەم وەکو پسپۆڕێک ئەم من ئەکیدم زۆربەی هاوڵاتیان کێشی کەم خوێنیان هەیە کەم خوێنی و خەڵک تازە فێر بۆ بە ڕێژی سەدەیەکە هاچەند فێریانکەن بە هیمۆگلۆبین و ڕێژەی گرامەکە بڵێن هەر بەسەیەکە چکاتێ ئێمە بە نەخۆشی ئەڵین کەم خوێنی چکاتێ پێویست بە چارەسەرەکە چکاتێ پێویست بە وەرگرتنی خوێنەکە ئەگە بە کورتی لە چەند دقیقە ئەو ڕاستەکەی ئێمە خۆمانۆک و پزیشکی خوێن حەزمان لێ نیە خوێن بکەینەکەسەوە ئەمە سەرەتا بە هیچ جۆرە حەزمان لە خوێن نییە و بە گوێرەی ڕێنمایی جیهانیمان هەیە ڕێنمایی WHO-مان هەیە ڕێکخراوی WHO لەگەڵ ڕێنمایی ڕێکخراوە ئەمریکیەکانمان هەیە لەگەڵ ڕێنمایی ڕێکخراوە بەریتانیەکانمان هەیە ئێمە وەکو پزیشکانی خوێن لە کوردستانە
یعنی احتیمادەکەینە سەر ئەو سێڕێنمایە بە هەمووی بە شێوەیەکی گشتی بۆکو ڕێژەی خوێنیش بە گوێرەی تەمەن و بە گوێرەی ڕەگەزە گۆڕێ بۆ نمونە ئەگەر پیاو بێ من باسی مناڵان ناکەم چکە لە مناڵانیشان ڕێژەی خوێن فەرقەکە جیاوازە بەڵام وەکو من خۆم کە لە پزیشکی گەورە ساڵانم پیاوان هیمۆگلۆبینیان ڕێژەی هیمۆگلۆبینیان لە 13 تقریبا تا 16 ئاساییە ژنان ڕێژەی هیمۆگلۆبینیان لە 12 تا 15 ئاساییە لە خوار 12ەوە پێویستەکە سەردانی دکتۆر بن بۆی بزانن هۆکاری کەم خوێنەکە چییە هۆکاری کەم خوێنی زۆرە ئەوەی ڕۆژانە ئێمەی بینین زۆر بە ڕێژێکی زۆری بینین لە هەموو دنیا شاوایە کەمی ئاسنە بە تایبەتی لە خانمانە لەگەڵ لە کوردستانە هەڵگری تالاسیمیا یا هەڵگری تالاسیمیامان زۆرە ئەوانە زۆرە بینین و لەم دوایانە خەڵکمان بۆ دروست بووە بۆ نمونە ڤێجیتریانن یا با بڵێن ڕۆکخۆرن ئەوانەش تووشی دوای چەند ساڵێک لە ڕۆکخۆریەکەیان تووشی نەقسی ڤیتامینی B12 ئەبن ئەوانەش هەریان بە کەم خوێنی و خانمانی دووجانیش هەمویان بە جۆرێکی جیاوازە گەیشتە خوار ئەو ڕێژەیە کە باسم کرد پێویستیان بە چارەسەرە چارەسەریش ئێمە بە گوێرەی ئەوەی هۆکارەکە چییە بە گوێرەی هۆکارەکە چارەسەرەکەی ئێنێ و خوێنیش ئەگەر بۆ نمونە ضرور بێ لە عملیاتێکی زۆر تەواوی ئەمەرجنسیا بێ خوێن ئین بە نەخۆشەکە یا بۆ نمونە نەخۆشەکە نەخۆشی دڵی لەگەڵایە و هیمۆگلۆبینی زۆر دابەزیوە هاتوتە لە بینی پێنجایە ئیتر نەخۆشەکەش هەموو نیشانەکانی تایە کەم خوێنی زۆر هیلاکە لە بەروی مەترسی بۆ سەر دڵی دروستەکە خۆی لە ئەساسیشان نەخۆشی دڵی هەیە ئەوە خێرا قەراری خوێنین ئەگەرنا ئێمە چاوەڕێ ئەەکەین تا حوتیش یعنی بۆ ئەو نەخۆشانش کە زۆر هیلاکن و لە چاودێری وردان لە ئایسیو خوێنراون تا حوت چاوەڕێەکەین ئێمە لە دوای حوتەوە اینجا قەراری خوێن وەرگرتنین دکتۆری گیامان دوومان کردی سپاس بۆ زانیاریەکان سوودمان هەبوو بێ سپاس دەکەین دەست چاوەڕێ بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات هیوادارین ڕێنماییەکان جێگەی سوود بێ بۆ ئێوەی خۆشەویست هیوادارین بەردەوام بن ئەو کەسانی کە جۆمان لێ ئەکرن باوەڕمان پێ ئەەکەن بەردەوام بن لە خۆپارێزی ئینشاءڵڵە هەموومان پارێزراوە بین و ئێمە نایگرین سوپاس بۆ گوێگرتنتان سوپاس بۆ ئەوانی کە خۆتان نەپارێزن سوپاس بۆ ئەوەی کە خەمی خۆتان و کەس و کار و هەموو هاوڵاتیانی شارەکەمان و کوردستانتان هەتا بەرنامەیەکی تر بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە شەوتان شاد خواتان لەگەڵ